سڵاوتان لەبێت بینەرانی شارپرێس. ئێستا ئێمە لە دەڤەری برادۆستین شەپۆلێکی تری بەفربارین ئەم شەو دەستی پێکرد لەو ناوچەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 40 بۆ 50 سانتیم لەو ناوچەیە بەفرباریوە تا ئێستاش کە ئەم شەو دەستی پێکردو شەپۆلەکە بەردەوامە. سەرما و سۆڵێکی زۆر لەو ناوچەیە دابوونی هەیەکەوە بەو هۆیەوە پشووی فەرمی لە دام و دەستگاکانی حکوومەت ڕاگەیەندرا و لە سەرجەم قوتابخانەکانی ئەو ناوچەیە پشووی فەرمیە تا ئێستا. شەپۆلێکی بەفربارین کە تا ئێستا ئەو بەردەوامە جارێکی تە دەستی پێکردەوە لە ناوچەیەدا و لە بەشێک لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە کەوا لە سنتەری شارەکانیش بەفرباریوە. بەڵام لەو ناوچەیەدا وەک پێشببینی دەکرێت جیاواز دەست شوێنەکانی تر زیاتر بەفر دەگرێت وە ناوچێکی شاخاویە. بۆیە ئەم شەپۆلە تا ئێستا بەردەوامە وەک لە دیمەنەکاندا دیارە کەوا بەفربارین لەو ناوچەیەدا بەردەوامە. ئاستەنجی هاتوچۆ بۆ شوفێران و هاوڵاتیان دروست دەبێت کاتێک شەپۆلی بەفربارین دەبارێت و هەروەها ڕێگەکان دەبنە بەستەڵک. ئەمەش گرفتی بۆ هاوڵاتیان و شوفێران دروست کردووە. تیمەکانی بەفڕاماڵین ڕۆژانە بە بەردەوامی ڕێەکان پاک دەکەنەوە، بەڵام وەک ئەو پێویست شوفێران ناتوانن هاتوۆ لە ڕێکاندان، چونکە تەنها ئۆتۆمبیلان دەتوانن کەوا ڕێگەکان هاتوچۆ بکەن کەوا دەبن و زیدیە.